یەک لەو کێشانەی کە ڕۆژانە نەخۆش سەردانمان دەکا ئەوەیە کە خینیان کەمە بە سبەبی ئەوەی کە گۆشتی ناخۆن. هەندێک ئەنزیممان هەیە، هەندێک مادەمان هەیە کە زیاتر لە ناو گۆشتی حیوان هەیە، لە جێی دیکە لە خۆراکی دیکە نییە یان زۆر کەمە. لەوانە ڤیتامین B12، ڤیتامین فۆلیک ئەسید یانیش ئاسن. لەبەر ئەوانەی کە گۆشتی ناخۆن ئەوانەیان کەم دەبی B12 و ڤیتامین B12 و فۆلیک ئەسید و ئاسنیان کەم دەبی، ئەوە ژوا دەکا کە خینیان کەم بکە. لۆیە ئەوانەی کە گۆشتی ناخۆن باشترە دەست بە گۆشت خواردن بکەن. ئەگەر بە هۆکارەکی دیکەش پێیان گوترایە کە گۆشتی کەم بکەنەوە، پێویستە گۆشت کەم بکەنەوە، خواردنی گۆشت کەم بکەنەوە، بەس بە تەواوی قەتعی نەکەن، چونکە هەندێک لەو ڤیتامینانە زیاتر بەس لە گۆشت هەیە، لە گۆشتی سۆر، گۆشتی حیوان، چ حیوانی گەورە چ حیوانی گچکە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.